ساڵی پار لیژنەیەکی هاوبەش لە لیژنەی پەیوەندیەکان و ڕۆندی کوردستانی لیژنەی ناوخۆ پێشمەرگە پێکێنرا بۆ سەردانی هەموو ئەو ناوچە سنووریانە کە سوپای تورکیا تەجاوزی خاکی عێراقی کردووە، تەجاوزی خاکی هەرێمی کوردستانی کردووە و بە بەردەوامی ئەو مەنتیقانە تۆبارانەکرێ زەرەر و زیانێکی زۆری لە هاوڵاتیانی ئێمە لەو گوند و شارۆچکانە داوە کە لەسەر سنوورەکانن و چەندین ڕاستپاردە لە کاتی گەڕانەوەمانە ئاراستەی پەرلەمان و لە پەرلەمانیشەوە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا کە یەک دیالۆگێکی نیشتیمانی کوردیانە لە نێوان کوردانی پارچەکانی تر و هەرێمی کوردستانە ڕێک بخە. دوو حکوومەتی عێراقی مسئولە لە پاراستنی سەروەری خاکی عێراق، هێزەکانی پاسەوانی سنوور شوێنەکانیان لە چاو ئەو ینی لە خاڵە سنووری ئەساسیەکانەوە زۆر لە ناوەترە بچێتە پێشترەوە بۆ ئەوی بۆشایی ئەمنی لە نێوان پاسەوانی حدود و لەگەڵ سوپای تورکیا بێ، ئێران بێ، هەج وڵاتێکی تری دراوسێ بێ کە سنوور مەسئولیەکەوە نەبەزێنرێ. تۆبارانەکان پێشێلکردنی خاکی هەرێمی کوردستان و عێراقا، پێشێلکردنی مافی مرۆڤ چکە وەکو جەناب باسی کرد لە خەڵکی مەدەنی داوە زەرەر و زیانی هەم گیانی هەم مادی لە خەڵکی سنوورەکە داوە و پێویستەکە حکوومەتی عێراقی ورتر و جدیتر بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بۆی کۆتایی بەم دۆخە نەخوازراوە بێنێت لە ناوچە خراە بەرنامەی کار و لیژنەی بۆ تەشکیلکرا. لیژنەکە لە ماوەی 15 ڕۆژە سەردانی تەواوی خاڵە سنووریەکانی کردووە، ینی تەواوی سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بە پارێزگای سلێمانیشەوە و پارێزگای هەولێر و دووهۆکیشەوە کردووە و ڕاستپاردەی هەبوو و ڕاستپاردەکانی ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. ئێستا ئەرکی لیژنە پەیوەندیدارەکانە کە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەو ڕاستپاردانی کە پەرلەمان وەک چارەسەر تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد. لەم ناوچانە دروست بووە، یعنی بەڕاستی دۆخەکە وا ئاڵۆز بووە، هێرشەکان لەسەر حدودەکان بەردەوامی هەیە. ئەوە تا ئێمە زیاتر لە 200 گوندیانێ و ناوچانە چۆڵ کراوە، یعنی تقریبەن وێران کراوە، خاپور کراوە، خەڵکەکەی هەمووی گوازراوە، ڕاگوازراوە بە زۆری هاتوۆتە ناو شار و شارۆچکەکان بۆتە بار قورسێکی زۆر بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجاکانە دار و درەختەکان دەبڕدرێنەوانێ و دەفرۆشترێن لەناو دەبرێن و پوش و پاوانەکانیان دەسووتێن دەرێت و هەموو ئەو سەرچاوە ئاویانەتی گەشتی ینی شێوێنراون و هەموو ئەو شوێنە گەشتیاریانەی کە هەیە وەکو خۆی نەماون و ئەوانە ئەو ناوچانە ناوچەیەکی زۆر خۆشی کوردستان و ناوچەیەکی زۆر بەبەرهەم بوون بەداخەوە، بەڵامی تر بەهۆی ئەو هێرشانەی کەوە لەلایەن تورکیاوە ڕوبەڕووی ئەو ناوچانە بۆتەوە، ینی ئەو ناوچان تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون. هەوڵی ئێمە بەردەوام دەبێت، ئێمە لەگەڵ هیچ کارێکی هێرش و لە ناوبردن نین، هەر هێرش و لە ناوبردنێک دەبێتە هۆی زەرەر و زیانی خەڵکی کوردستان لەم ناوچەیەدا. ئەمە کۆبوونەوەمان کردووە چەند جاریان یاداشتمان جەلسەی تایبەت کراوە بەم دۆخانەوە، ئیدانەی ئەو دۆخانەش کراوە، بەڵام ئیتر بەردەوامیەکانیشی بەداخەوە تا ئەساگانە هیچ هێز و نە حکوومەتی ناوەندی و نە هیچ کۆمەڵگەی نێودەوڵەتی نەیتوانیوە بەر بۆ هێرشوشتانە بگرێ و پەلاماردن بۆ پشێویانە بگرێ و کە ئەو ناوچانەی هەرێمی کوردستانی گرتووە.